کاگەراس مانوونە بی کاگەراس خۆش بی سپاس براکەم ئەم خزمەتە با بڵێن تایبەتە کە هەتان بۆ چۆن دەستان پێکرد چۆنم بڕیارەتانداوە بەڕاستی ئەوەندەی کە لێرە خەریکن کار دەکەن تا چۆندە بەڕاستی خەڵکی ئێرە پێویستی بەم هاوکاریە پزیشکیانە بوو کاکە پێشەکی بەخێر بێن سەرچاو بەڕاستی من ئەمڕۆ زۆر هەست بە خۆشحاڵێکی زۆرەکەم لەبەرەوە ئەتوانم وەکو ئیشێکی مرۆڤایەتی ئەنجام دەم خزمەت بەم خەڵکە ڕەش و ڕوت و درامەت و ئاوارانە بکەم دوو پاتیەکەمەوە بە تایبەتی زۆر من سپاسی ڕێکخراوی تەندروستکارانی کورسان لقی گەرمیانەکەم بەڕاستی زۆر بەڕێز کاک حاجیارکان کە توانی ئەم دەرفەتە بڕەخسێنێ هەمومان بتوانین بێن خزمەت لێرە بکەین من وەکو کارمەندێکی خۆبەخش لە کەلارەوە لەسەر بەڕێوەبەراتی تەندروستی کەلار لەگەڵ برادرانی کاک حاجیارکان ئەمڕۆ تەنسیقمان کرد هاتین بۆ ئێرە بتوانین خزمەت بەم برادرانە بکەین بەڕاستی وە ئەزانم ئەرکێکی زۆر مرۆڤایەتیمان ئەنجام داوە بۆیە ئەزانین ئەمان زۆر بەڕاستی ئەمڕۆ پێویستیان بە یارمەتی هەیە دوورە دەستی شار و شوێنەکان و ئاوارن و خەڵکێکی ڕەش و ڕوت و کەم دەرامەت توانیمانە ئەم هاوکاریە دەرمانانیان پێ بگەێنین لە ڕووی تەندروستیوە زۆر سوودێکی زۆرمان پیان بەخشانە ئێمە بەڕاستی بە دەرەجەیەک ئێمە دووبار یەکەمەوە ڕێکخراوی تەندروستکارانی کورسان لقی گەرمیان کە بەڕێز کاک حاجیارکان سەرپەرشتی ڕێکخراوە کاکە و زۆر بەڕێزی ئەومانش بیر نەچێ بەڕێز دکتۆر سیروان بەڕێوەبەری تەندروستی گەرمیان کە هەستاوە بە دابینکردنی ئەو ئەمبولانسە ئەو ئیسعافە و کەسانی خێرخوازی دەوروبەری کەلار و گەرمیان توانیانە بە کۆکردنەوەی هاوکارەکانیان یاخود با بڵێن مادی پارە ئەو شتانیان کردا و واش بزانم ئەم پارەمان داوە بەو دەرمانانەی کە لە توانای بڵێن تەندروستیان نیە کە کڕاوە ئەو پارەی کە وەرگیراوە لە خێرخوازان دراوە بەو دەرمانانەی ئەتوان لە زوومی کامیرەکەتانەوە سەیرەکان بەڕاستی دەرمانەکان ئەتوانم بڵێم لە ڕێی لە ڕووی نەخۆشیەکانەوە لە 1970 پێکایەتی ئەو نەخۆشانەی کە ئیمڕۆ لێرە پێویستیان تەنها بەم دەرمانانە هەیە چونکە ئەمانە چارەسەری سەرەتایی ئیمڕۆن ئەمێ بچمە لای یەکێک لەو کارمەندانەی تر کە دیارە دەرمان دەداتە نەخۆشەکان بزانم تا چەند لەو دەرمانانەی کە لێرە هەن کوالێتیان باشەوە سوود دەگەیەنێ بە نەخۆش کاکە سڵاو لێبێت زۆر لە کاش ناگرم بەزانم سەرتان قاڵە دەرمانەکان چۆن بەشداریت کردووە لەم پرۆسەیەتەوە وڵا پێشەکی بەخێت نییە واکەین جێگەی دەستخۆشیەکەیەوە بۆ خۆتان هاتوون مەدانیان دەنگ و ڕەنگی ئەم خەڵکا بینن و پەخشێکن بۆ خەڵگەلی کورسان و لایەنە پەیدەدارەکان ئێمە تیمێکی تەندروستی ئیشەکانمان تقریبان بڵێن لە ڕێی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستانەوە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی گەرمان وەکو ئێمە ناگەدا کە تۆکو خۆبەخش هاتوین خزمەتەکەین خزمەتی تەندروستی ئەگەیەنین جێ خۆشێتی بەڕاستی پێویستیان بەم خزمەتە هەبوو بێگومان ئێمە بەڕاستی ئیشەکەمان بەداڕێژاوی کردووە بۆ نمونە ئێمە چەند کەسێک هاتوین دکتۆر و کەسانی پسپۆر تەندروستکارانی تەندروستی کارەوەمان داناوە ئەوە نەخۆشەکە بینن و تەشخیصی بیدایی بۆ کەن و عیلاجی بۆ نووسن دێتە لای ئێمەش عیلاجەکانیان هەر خۆمان لەو وارە پسپۆڕیمانەیە عیلاجەکان بۆ سەرفەکەین و ڕێنماییان پێدن کە چۆن ئەیخۆن چۆنی بەکاردێن دیارە وەک ئەم بەڕێزەش ئاماژەی پێکرد سەرڕای ئەوەی کە ئەمان هاتوونەتە ناوچەکەەوە خزمەتگوزاریەکی پزیشکی بێ بەرامبەر پێشکەشی ئاوارەکان دەکەن لە هەمان کاتە هەندێک ئەرکی قورسەیە کە لە سەرشانی ئاوارەیە بەتایبەت ئاوارە ئێستا لە ڕووی مادیشەوە کەم دەستن ئەمانە بەتایبەتی چکەوە خۆیان ئاماژیان پێکرد لە کاتی ڕاکردنیان لە شاری دووست ینی تەنها جلوبەرگی ئەو جلوبەرگەی کە لەبەریان هەبووە بەو جلوبەرگەوە ڕایان کردو بۆی ئێستا گەربیانێ بۆ وەرگرتنی چارەسەرێکی سەرەتایی بگەن هیچێک لە شارەکان کە نزیک بە کاتژمێرە بۆ کاتژمێر و نیوێک دوورە ناچارن هەندێک پارەش دەبێت سەرف بکەن بەڵام ئێستا بەم خزمەتگوزاریە لەلایەکەوە هەم پارەکەیان بۆ دەمێنێتەوە لەلایەک شەوە بێ بەرامبەر چارەسەر وەردەگرن. دیارە منەمەوێت لەگەڵ ڕاگەیاندنی ڕێکخراوی تەندروستکارانی کۆمەڵلقی
گەرمیان زیاتر قسە بکەم لەوەی کە بزانمەوان لە ماوەیەم پرۆسی لەو کاتەوەی کە ئاوارەکان ڕویان لە ناوچەکانی گەرمیان و دەوروبەری گەرمیان کردووە چۆن خزمەتگوزاری پزیشکیان گەیاندووە. کاک ئەحمەد سڵاو لێبێ ئێوەکو لەخی گەرمیانی ڕێکخراوی تەندروستکارانی کۆمەڵەمە چەندە مۆزبەتانە دەرەچن و لەو ماوەیە ئێوە تقریبان چەند نەخۆشتان چارەسەر کردو بەپێی ئامارەکان. سڵاو لە جەناب پیشتان ئێمە کو ڕێکخراوی تەندروستکان لەقی گەرمیان ئەمڕۆ بۆ سێەم جار سەردانی گوندەکانی دەوروبەری دووسخورماتی دەکەین و ناحێزنانە کە ئاوارەیەکی زۆری دووسخورماتی لێیە. ئەمڕۆ بۆ سێەم جار ئێمە چارەسەرەکان خزمەتگوزاری تەندروستەکان دەگەین بە ئاوارانە. هەروەها بە ئەمڕۆ بە نزیک 2000 نەخۆشمان چارەسەر کردووە کە خزمەتگوزاریەکە سەرەتاییەکانمان عیلاجە سەرەتاییەکان. هەروە کێ بۆ نمونە دەرمانتان بۆ دیاریەکەوە کێ ئامبولانسەکەتان؟ بەڵێ وەکو عیلاجەکانش لەلایەن کۆمەڵی خێرخواز و هەروە بەرەبرایەتی تەندروستی گەرمیان کە ئەوەش ئەمبولانسێکی بما دابین کردووە کە ئەمە ئەمڕۆ بۆ سێەم جارە سەردانی ئەم شوێنانەکەین. چۆن هەستان بەم پرۆژەیە تەناوەکو هەستکردن بە مەسئولیات و کاری پیشەیی خۆتان بوو یان بۆ نمونە پاڵنەری ترتان؟ ڕاستی ئەم ئاوارانە کە ئاوارە بوونەوە هەمیش لەو گوندانە دوور دەستن لە شار ئێمە بە باشمان زانی کە لەگەڵ کۆمەڵی خێرخوازە قسە بکەین هەروە ئەوان ئەو کۆمەڵە پارە دابینکردن کە ئێمە شتوانیان ئەم خزمەتگوزاری بگەین ئەو ئاوارانە. بەردەوامە بن لە ڕۆژانی داهاتوو بۆ لادێکانی تر چۆن لادێ دیاریەکەن لەوەی کە بڕۆنەوێت؟ زیاتر ئێمە بەڵێ ئینشەڵا هەوڵ داین ئینشەڵا بەردەوامی پێ بدەین زیاتر لەو لادێنەکەن کە زیاتر دوور دەستن ئێمە ڕاستی ئێستا بۆ ئێستا نزیک سێ کاژمێ بەڕێگاین بۆ ئەم لادێە زیاتر خزمەتگوزاران گەین ئەو لادیانەی کەوا دوورە دەستن. چۆن لادیەکان دیاریەکەن پێشتر پەیوەندیەکەن بزانن ئاوارەی زۆری لێیە؟ بەڵێ بێگومان پرسیارەکەین لە کەسانی کە لە ناو شارن یاخود ئەو کەسانی کە شارەزایان بەم گوندانە هەیە پرسیارەکەین کە کێ لە چی لادیەک زیاتر ئاوارەی لێ و لە چی لادیەک زیاتر پێویستی بەو خزمەتگوزاری تەندروستانیە سەردانی ئەو شوێنانە دەگەین.